لە ڕاگەیەندراوەکەی ئەمڕۆ مەکتەبی سیاسی باس لەواکە کە مافی کورد دەبێت بە تایبەت لە بەغداد و هەڵوێستی پارتی چییە سەبارەت بە بێموچەیی و وەضعی خەڵکی پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغێکی هەستیار و گرنگ دروست بووە کە ضرورەتی مێژوویی بووە و بەپێی قۆناغەکانیش پارتی دیموکراتی کوردستان چ لە کاتی شۆڕش چ لە کاتی ئاشتیدا خەباتی کردووە لە پێناوی چەسپاندنی مافەکانی گەلی کوردستان خەباتی کردووە بۆ ئازادی و دیموکراسی و پارتی بەو ڕوحیەتە بەردەوام ببیتەوە بە تاکید پێداگریشە لەسەر هەموو مافەکانی خەڵکی کوردستان لەگە حزب و لایەنە سیاسەکان و لەگەڵ ملەتی خۆشمان کە فعلا ملەتی مە ئیسپاتی کرد کە ملەتێکی خاوەن ئیرادە و خاوەن هێزە و فعلا خۆڕاگریشە. سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی کەی پەرلەمان کاراکرێتەوە هیچ ڕێکەوتنی سەرەتایی کراوە بە تایبەتی لەسەر دابەشکردنی پۆستەکان لە نێوان پارتی و یەکێتی. هەڵبژاردن کراوە بۆ ئەوی بەپێی هەڵبژاردن ڕێز لە دەرەنجامی هەڵبژاردنەکان بگیرێ و لە هەمان کاتیژە ڕێز لە دەنجی خەڵکیش بگیرێتن. بەڵام بە تاکید کە ئێمە لەگەڵ هەر حزب و لایەنێک هاوپەیمانیەکەین ئەو ڕۆ بە تایبەتی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەردووکمان پێکەوە هەم ڕەچاوی پێگەی هەر لایەنێک بە پێی دەرەنجامی هەڵبژاردن و هەمیش ڕەچاوی هاوپەیمانەتیەکەین لەگەڵ ئەو حزبەی کە و بە تایبەتی یەکێتی کە حکوومەتی لەگەڵ پێگرین. هەنگاوەکانی پێکینانی حکوومەت ڕاستە ماوەیەکی زۆری بودێ بەڵام هەنگاوی باشیان بڕیوە دیارە لە دوا کۆبوونەوە گەیشتنی ئەو دەرەنجامەی کە لە مانجی ئەیلول لە سەرەتای مانجی ئەیلول پەرلەمان دەست بەکار بی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان هەنگاوێکی ئیجابی و باشە بۆ ئەوەی کە هەم تەکلیفی سەرۆکی هەرێم بکرێتن بۆ سەرۆکی هەرێم هەڵبژێردێت و هەمان کاتیشدا ئەویش تەکلیفی سەرۆکی حکوومەت بکات. پرسیارەکەم ئەوەیە کە ئایا ڕێکەوتنی سیاسی بۆ دابشکردنی موچە بۆ هێنانی موچە لە بەغداوە پێویستە بکرێت یا بەکوێ گەیشتووە بۆچی پرسی موچە هێندە دواکە و جارێکی دیکە. حقیقت یعنی بابەتی موچە ئەمانە کە مافەشی سەرەتایی خەڵکە و خەڵک حەقی خۆیەتی بەڵام واضحە بەغدا بەردەوام بیانوو دەگریتن ئەو بڕینی موچە بەپێی دستور یعنی ئەمە تاوانە بەڕاستی تاوانە بەڵام خۆ دەزانین ئەو ڕێککەوتانەی ئێمە لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکان بە تایبەتی دوایی 2023 هەم التیزام بە دەستورەوە نەکراوە هەم التیزام بە ڕێککەوتنەکانیشەوە نەکراوە. ئێمە ئەو ڕێککەوتنەی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەوەی کە کردومانە ئەو خاڵانەی لەسەر ئێمە لەسەر هەرێم بۆ هەمووی جێبەجێ کراون و ئەو موچەیە کە موچەکانی کەماوشن بەپێی ئەو ڕێککەوتنە دەبێت هەموو موچەکان بێن اینجا ئەگەر دوا بکەوی یان هەر گرفتێک دروستبی بیانووە و بە تاکیدیش هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسەکانیش پێداگرین لەسەرەوە بۆی بتوانین ئەو گرفتانە چارەسەر بکەین و پێشم وایە ئەو دووسێ مانگەرە تێپەڕێ بە هەوڵ بدەین اتفاقێکی تازە لەگەڵ حکوومەتی ئایندەی عێراق زین لەگەڵ چێ ڕێک دەکەوێت بەغدا ڕێکەوی بۆی ئەو گرفتانە چارەسەر بکەین. قسەتان چی لەسەر دەزیرکردنی شاسە عەبدولواحید سلێمانی ئەوان دەڵێن ئەمە بە سیاسا بۆ بەسی سیاسی بەکارهێنراوە ئێوەڵێن چی؟ والله ئەو بابەتەکی یاسایی و پەیوەندی بە پۆلیس و ئاسایی شەوەیە بەڕاستی دەتانێت من زانیاری دروستم نییە لەسەر چۆنیەتی دەستگیرکردنی دەکرێتەوە لە دەستگا ئەمریکا. پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو شێوازە چییە؟ ئێمە لەگە یاساداین لەگە قانونداین هەر کەسێک لایەنێک ئەگەر گرفتێکی یاسایی هەبیتن هەر لایەنێک هەر کەسێک هەر کەسایەک بەڵام بە تاکید ئێمە لەگە یاساداین و نامانەوێت شتەکان بە شخصی بکرێن و منیش حقیقت ئەو بابەتانە زیاتر پەیوەستە بە یاسا و پەیوەستە بە دەستگا ئەمریکانەوە لەبەرەوە زۆر زانیاری علی سەبارەت باوجانی پەرلەمانی عێراقمان ژیانڕۆ هەڵبژاردنەمان بیدە بانگەشت دەستپێکە هەتا ئێستا موچەیمان هیچش دابەش نەکراوە پێتانوان نییە ئەمە کاریگەری ئەوێ لەسەر چوونی خەڵک بۆ دەمزان هێشتا بانگەشەش بە شێوەیەکی پێشرەفتەش نییە یعنی وایە لە کوردستان هەڵبژاردن نەکرێت. خەڵکی ئێمە خەڵکێکی بە ئیرادە بووە خەڵکێکی دلسۆز و نیشتیمان پەروەر بووە ئەو خەڵکە ڕەنگە لە بەشەکانی تری عێراق باە بە شێوەیەکی تر بە لە دەوڵەتەکانی دەور و بەربایە بە شێوەیەکی تر بە خەڵکەکە خاوەنی ڕادەیە من پێم وایە خەڵک بەگشتی هەست بە مەسئولیەتەکە و دەزانن چێ هۆکاری سەبەبی بڕین و دواکەوتنی موچەیە و بە هەموو خەڵکیش هاندەی لایەنە سیاسیەکان و ڕاگەیاندنیشە بێ ئەو ڕۆڵە ببینن ڕاستیەکان وەکو خۆی نەقل بکەن ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمان دەتوانی دەوری کاریگەر و ئێوەش مەسئولن بەرپرسن لەوەی کە پەیامەکان وەکو خۆی بگا بۆی بابەتی هەڵبژاردن پرۆسەیەکە مافی هاوڵاتیە بێ هاوڵاتی بەشداری بکاتن بۆی
گزارش لە مافی خۆی بۆ پولی داهاتووی سەرۆکایەتی وەزیرانی عێراق پارتی مسلمانایەتەوە بە محەممەد شیع سوودانی ما على قوتي لكل حادث حديث ما بعد بجاردن تواوبي بالتأكيد إيمان لقل أو جهته لانانين كالتزام بالدستور والتزام بالركود كان بكان شو حقيقة الرابردو بشك لو لانانا التزاميا بدستور نكدو التزاميا بالركود كان نكدو وإما لو هول ددن آلية شي تربدوسينو أو آلية بيكا ولا قال لانا سياسة كان يتري كردستان بوي إما لانا كردستانيا كان بيقدن ئەگەر لێرەش گیر و گرفتمان هەبی تێبینیمان هەبی بەڵام بێت لە بەغدا بۆ داکۆچیکردن لە مافەکانی ملەتی خۆمان پێکەوە هەمومان هەوڵ بدەین خاڵە هاوبەشەکانن یەکەین بۆی بتوانین پێکەوە ڕێککەوین ئەگە هەر نەبیتن پێکەوە ئاراستەیەکی یەک ڕێزی و یەکگرتوویمان هەبیتن بۆ بەغدا کاکانی سەبارەت بە پرسیە ناردگەر والله طبيعي دبي هەوڵ بدەین بۆ دوای هەڵبژاردننی داهاتوو دوای هەڵبژاردننی داهاتوو سوود لە ئەزمموی ڕابردوو وەربگری لەگە ئەو لایەنانەیە کە پابند نەبوونە بە ڕێکەوتەکان بە تاکید ئەبێ ئەوە بیتە بنەمان بۆ ڕێکەوتنی داهاتوو کاکالی سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوە دیان ئێستا باسی وەکرێت کە ڕێکەوتن کراو لە نێوان هێرم و بەغزا بەڵام لە بەشێک میدیاکانەوە باسی واکرێت تا ئێستا هەناردەکردنەوەی نەوە دەستی پێ نەکردووە ئەو ڕۆژەی کە ڕێکەوتن کە لە هەموو لایەک دیتان عینی شەو بە درۆن لە بیرە نەوتەکانی کوردستان درا وازحیشە مەبەستیان چی بۆ بە چ شێوەیەک بووە ئێمە پابندین بەو ڕێکەوتنی ئیمزامان کردووە بەڵام هەندێک بابەتی تەکنیکی هەیە بە تاکید لیژنەها و بەشەکانی هەردوو لە بڕیار دەدەن چۆن و بە چ شێوەیەک ئێمە پێمان وایە پارتی دوای ئەو هەموو تەمەنە 79 ساڵە حزبی تەمەن ئەوەندە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لە ناوچەکەیان نەماوەنیان پێگەیان لاوازە دیارە پارتی هێشتا جێگای متمانەی خەڵکی کوردستانە لە ڕابردووە لە ئێستا و لە ئایندەش پێم وایە پارتی بەهێزتری شەبی چکە دەزانن پارتی حزبێکی داکۆچیکەرە لە داخوازەکانی خەڵکی تەریمی کوردستان ئەکەوێتە دو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یا پێش هەڵبژاردن کابینەی لێ پێکرد ئێمە هەوڵەکانی هەردوو لامان بە تایبەتی ئێمە یەکێتی بۆ ئەوەیە کە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ هەوڵەکانمان بۆ ئەوەیە لەسەری مانگەوە کاراکرێتەوانێت دەست پێکات هیچ کەسێک ڕێکەوتن بۆ نمونە لە سەرۆکیە بێ بەسەر ئێمە و یەکێتی لە ڕێککەوتین لەو بەیاننامەیە کە بینیتان کە دەرچوو کە لە مانجی ئەیلولەوە لە مانجی نۆوە هەوڵ بدەین یعنی وا ڕێککەوتوین کە پەرلەمان کارا بکرێتن و ڕێککەوین لەسەر سەرۆکایەتی پەرلەمان بە تاکید کە ڕێککەوتین لەسەر سەرۆکایەتی پەرلەمان قۆناغەکانی دواتریش بەپێی ئەو ڕێککەوتنە هەوڵ دەدەین هەم بۆ سەرۆکایەتی هەرێمە بۆ حکوومەتی شەڕێک